بەڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین و پێکەوە چنەتەوەری دومی بەرنامەی بەیانی باش کوردستان کە تەوەرێکی تەندروستی و تێدا قسە و باس لەسەر جەڵتەی مێشک و دەمارەکەین بە بزانین جەڵتەی مێشک چییە، نیشانە و هۆکار چییە؟ بە ئامادەبوونی دکتۆر سەروەر جەمال پزیشکی مێشک و دەمار. دکتۆر سەروەر بەخێربێت و بەیانیت باش. سەرەتا با بزانین جەڵتەی مێشک چییە؟ بریتیە لە پەککەوتن یان کورتێنان لە کارێکی دەمار بەهۆی بەرکەوتنی بۆری خوێنەکەی. تر بەرکەوتنەکە چ بەهۆی گیرانەوە بێ کە پێوترێت جەڵتەی خوێنی مەیی و یان بەهۆی تەقینی بۆریەکە کە پێوترێ خوێنبەربوون، ئەنکەواتە جەڵتەی خاسیرە خوێن مەینەکەیە و نازیفەش نەزیف خوێن بەربوونەکەیە. دوو جۆری هێواتە دکتۆر؟ باڵێ دوو جۆری سەرەکی. جیاوازی چیەم دوو جۆرەیانەوەی کە نەزیفەکە بۆریەکە مەسەڵەن بۆ نمونەوەکو سەبەبێک کە فشاری خوێنی بەرزە بێ بۆریەکە ئەتەقێ خوێن بەرە بێ لە ناو مێشک. ئەو خوێنەش مەجالی نییە دەرچێت لەبەر مێشک داخراوە لەناو ئێسکایە تر فشارە خاتە سەر دەمارەکان لە ئیشەکەون. یان جۆری ئەمەیان تقریبان 115 بۆ 20 بێ 180یان ئەوەیە کە بۆریەکە دائەخرێ. بۆریەکە کوڵەیەکی خوێن ئەچێتە ناو بۆریەکە دائەخات تر خوێن ناچێتە ئەو دیوی بۆریەکە. چ بەشێک لە مێشک لەو دیوی ئەو بۆریەوە بێ و پێدانی خوێن لەو بۆریە وەرگری ئەو بەشە لە ئیشەکەوێت. ئەگەر بۆریەکە خێرا کرایەوە ئەکەوێتە ئیش، نەکرایەوە ئیتر ئەمرێت ئەو بەش کرایەوە ینی حاڵی وا هەیە ئەگەر بەڵە جاروا خوێنەکە وەردەگرێت دەکرێتەوە نارخۆی جاروا ئۆتۆماتیکیان خۆی خوێنەکە کە کڵۆعەکە هەشە ئەوەکو بڵێن شلە ئەوە کە زەبێکی بۆت ئەکرێتەوە یان بشکۆلەیە زوو ئەڕوات ئەتوێتەوە چاکە بێتەوە ئەوە پێوترێ جەڵتەی موعقەت TIA بە ئینگلیزیەکەیان ترانزیت ئیسکیمیکەتە ینی پارێ ئەوەیە موعقەتە ینی جەڵتەیەکی بەرکەوتنی بۆریەکی خوێن بە شێوەیەکی کاتی ئەکرێتەوە ینی لە ماوەی کەمتر لە 24 ساعاتە نەخۆشەکە بە تاوەتی ئەگەڕێتەوە بۆ توانای پێش بەرکەوتنەکە معامیانی لە ماوەی 20 دقەیەکە ئەکرێتەوە. بەڵام تا 24 ساعتیش بڕۆ هەر پێوتێ موعقەت ینی کاتی جەڵتەی کاتی. بەڵام ئەوانەی وا زۆر بەتونی تووشیان ئەبێت و ینی ئەو ئەندامەیان مەسەڵەن لایەکیان کە شەرەل ئەبێ ینی لە دەرەجەی سفرا بە هیچ جوڵەی نەمێنە ئەوانە زۆر دەگمەنەکەەوە ها موعقەت بێ. موعقەتەکان زوبەی کات ئەوەی کەوا لاواز دەبێت سستە بێت دوای ئەکرێتەوە. ئەتوانی نێمە بە ڕێگای دەرمانیش بیکەینەوە ئەو دواتر لە چارەسەرەکەی لەوانەیە بە تەفسیرتر باسیکەین. بەڵێ هیچ نیشانەیەک هەیە بۆ ئەوەی پێش ڕوودانی حاڵەتەکە ئەم شێوازە بناسرێتەوە؟ پێش ڕوودانەکە کۆمەڵێک ئەسباب هەیە کەوامان لەیەکە تووشی ئەوە بین لە ژیانی خۆمانانی ئەبێ چاودێری ئەوە بکەین کە ئەسبابەکان بگرینە بەر کەواها نێڵێ تووشمان بێ وەکو بڵێن خۆپاراستنی سەرەتایی پرایمەری پریڤێنشن. بەڵێ وەکوچی مەسەلەن کە فشاری خوێنمان بەرز بوو چارەسەر وەرگین و لە ماڵەوە زوو فشاری خوێنی خۆمان بگرین زەختی خوێن بۆی نێڵین بەرز بێتەوە کە شەکرەمان هەبێ کۆنتترۆلی بکەین کە چەوریمان بەرز بێ کۆنتترۆلی بکەین چالاکی وەرزشیمان هەبێ ئەنی ڕۆژانەی هەفتانە چەند ساتێکدا بن بۆ چالاکی وەرزشی ئەگەر هەر ئەضعف الئیمان نەتوانین چالاکی وەرزشیش بکەین محالە بکەین ڕێکردن زۆر بکەین لە ژیانمانە بۆ ئەوی دەشمان لە جوڵە و چالاکیە بێ و خواردنمان خواردنێکی تەندروست بێ کە ئەوژە بێت تەفسیرێکی زۆرتی بێنێ و محالە بکەین ئەنێ ئەوانەی ئافرەتان کە شەقیقیان هەیە شەقیقی کلاسیکی کە دەرمانی منعی حەمل وەرەگرن ئەو جۆرانە بێەوە ئیسترۆجینیتیایە بەرەوە مەترسیەکانمان بۆ زیاکە لە حاڵەتانە ئەمانە هەمووشتی سەرەتایە کە تووششمان نەبوو بێت ئەتوانین ڕێگەی لێ بگرین تووشمان نەبێت کە تووشمان بوو ئەو کاتە پزیشک خشتەیەکی چارەسەرمان بۆ دانا هەر هەمان ئەو سەبەبانە کە باسمان کرد ئەبێت چاودێری بکەین بەردەوام بین لی لەگەڵ چارەسەر ینی کە زەخت بۆ بێ عیلاج وەرگری چاود وەرز عیلاج وەرگری نەکات بەس بە خواردن و چالاکی وەرز چالاکی وەرزەکە بێ بە تایم تیبڵ بەیانی بە مەزبووتر بینتایە تایبەت ینی ئەگەر سەبەبێکی تایبەتمان دۆزیەوە بۆ جەڵتەکە
غيری مەزان فشاری خوێن چارەسەریەکەین چۆلە چارەدەن بەڵام جارە ئەسبابی ترەیە مەسەرەن سەمامێکی دڵمان ناتاوە خۆشەکە سەمامی ئەبێ چارەسەری ئەو سەمامە بکە یان لێیانی دڵی تێکشوە نەزمی تێکشوە ڕێک لێ نایە پێوترێ ارتجاع في الأذين معربێک یعنی گوێچکەلەی مێش دڵ ڕێک لێ نایە چۆن لە سەرە و لە گوێچکەلەوە ئەم پەڵسەکە دروستە بێت لە دڵە دوایەتەوە بۆ خوارەوە بۆ سکۆڵەکان ئەگەر گوێچکەلەکان ناڕێک لێیە کەواتە خوێن ئەمەیە لە ناو گوێچکەلەی دڵە کلۆەکە ئەو کلۆیە جێ ئەبێتەوە ئەتر ئەچێتە ناو شریانەکان ئەچێت خوێن بەرەکان ئەچێت بۆ ئەندامەکانی لەش وەکو مێش ئەیگرێت ئەوەی کە ئەوەی بێت چارەسەرێکی زۆر چڕ و دقیق وەرگێ بۆ خوێنی دائیمەن ڕوون بێ کلۆنەکە با بەس لە تەمەند بکەین تەمەند چەند کاریگەری هەیە لەسەر ئەمە خۆشی ئەمانە کۆمەڵێک ئەمانە پێوێتیان ڕسک فاکتەر ینی مەترسیەکان کە تووشی جەڵدەمانەکات دوو جۆری هەیە جۆری هەیە کەوەها بەدەستی خۆمان نییە ناتوانین بیگۆڕین نەگۆڕە نەمۆدیفابل جۆری هەیە مۆدیفابل ئەتوانین بیگۆڕین تەمەن لەوانەیەکەوە ناتوانین بیگۆڕین تەمەن کە تەمەن زیای کرد لەگەڵ زیادبوونی تەمەنە زیادەکە ڕێژەی جەڵتە احتیمالی جەڵدە زیاتر دەبێت احتیمالی مەتابەتین دوای 65 ساڵی کە پێوێتێت تەمەنی پیرێتی ئەڵدەڕێ لەوێ ئیتر مەترسێکی زۆر زیاتر بەر لەوەی ئەو کەسە تووشی جەڵتەکە بێت ینی هیچ نیشانەیەک نییە ینی یان تەنها کتوپڕەوتەوە ینی و کەسە بێ بە زووترین کات فرێ بکەویت کتوپڕە بێ بە زووترین کات فرای خۆی بکەوێت بەڵام ئەمانەی کە باسمان کرد هۆکارێکە کە بۆ دروست بوون ینی زیاتر لە خەڵک مەترسیە بێ ئەکەمەکە لە هۆکارەکان خەمۆکی حتا شتێکە لەوانەیە زۆر پێی پێ نەبین ینی دیراسێ کراوە بۆ 10 ساڵ ئەوانەی وا خەمۆکیان هەیە چاودێری کراون لە 5 ساڵی یەکەمە گێرانی بۆرەکانی دڵیان زۆرتر بۆ نەخۆشی دڵ لە 5 ساڵی دووەمی دیراسەکەیە سێکرەوە دووقاتی خەڵکانی تر تووشی جەڵتە بوون ئەمانە ئەسبابێک کە مەجموعە هۆکارن کە تووشمانەکە بەڵام کە توش بووی چۆن بەخۆتەزانی ئەمە زۆر هەموو وڵاتیەک ئەنی وریا بێ لەو شتە مەسەران تۆ دەستێک کە توانای هەردوو دەسە هەڵبڕی دەستێکیان کورتیانە لەوەکەی تر ئەوە مەترسیە بەردەوام دوتوە لایەکی شەوایە لایەکی لە شێو ممکنە هەردوو لا بێ لە حاڵاتی کەمترە بەڵام بەعام یەک لا یا یەک دەسە یا یەک قاچە یا هەردوو دەس و هەردوو قاچە لەگەڵ دەموچاوە جارە دەموچاوی لەگەڵ دەموچایە یا سەیری ئاەت کرد سیر کرد دەموچاوی خواریەکی تایە لە گوێرەی لاکەی تر فەرقی هەیە ئەو ممکنە نەخۆشی تر بێوەکو دەماری حوتم بەڵام تۆ فکرکە لە جەڵتە بە تایبەتی ئەگەر دەستیشی لەگەڵ لە تۆزی قورس بوو یان ئەگەر زبانە قورس بوو کە قسە زبانت قورسێکیە یان بە دوای کەلیمەیەکە ئەگەڕای بۆت نەهاو زمان تێکەڵاوەکە ئەوە تر سەرەتایەتی ممکن لەوانە ماوەی 5 دقەیەکە 10 دقەیەکە چارەکێکای تر ئاڕازەکان بە تەواتی کۆ بێتەوە طبعا جۆریە ئەگەر ئەوە بەهۆی خوێنێکی مەیەوە لە دڵەوە بە یەکسەر بۆرەکە بگرێت فەورەن نەخۆشەکە حەز بە کورتێنانەکە ئەکا لە ئیشی دەمارەکە بەڵام ئەگەر خۆی دیواری بۆری خوێنەکەی چوری لەسەر نشتی بێ ئەو چورە داروایەت توێژەکەی ئاڕاد کوپیان ئەبێتە قورحە ئەڵسەر دوای خوێن ئەگرێتە خۆی تۆزە خوێنەکە لە ماوەی چەند دقەیەکە بۆرەکە بە تاوی داخە ئەو کورتێنانێکی تەدریجی ڕوئایانی بە وردە وردە نەخۆشەکە لاوازە بێ ئەو مندامەی یان جارە بە ستێپ وایزە مثلا یەکەم جار کە لێیە کڵۆیەکی خوێنی بچکۆلەیە دەستی لاوازەکە ئێمە دەرەجاتی بۆ دانێن لە 0 تا 5 هێزدا ئەنین بۆ نەخۆشن دەرەجەی 5 طبیعیە مثلا لەوانە ئەبێ بە 4 ئەنی 4 ئەتوانێ مقاومە مثلا بەرهەڵستی خی دەسەر دەستی نەخۆشەکە ئەتوانێ بەرهەڵستی بکە ئەو دەرەجەی 4 بەڵام کە بوو بەسێ ناتوانێت بەرام بەس ئەتوانێت لە دژی گراڤیتیانی جاذبی هەڵی ئەبرێ بەس 1 ناتوانێت ئەوە دەرەجەی سێ دەڵوان یەکەم جار لێە دەرەجەی 4 قوتی هەیە بەخۆی نازان خەمی ناخوا دوایی کڵۆیەکی تر لە دڵی ئەو دەرەچێ ئەبێ بە سێ دوای ئەبێ بەدوو بەس لەسەر جێگەکە ئەتوانێت بیجۆڵێنە ئەبێ بە 0 تر ناتوانێت بیجۆڵێنە ئەبێ بە یەک بە حاڵ ئەستەم تر مەسەن دەرەجاتە تۆ ئەگە بە ئەستەم هەستە بە خۆت کرد خێرە بڕۆ بۆ لای پزیشک بڕۆ بۆ بەشی ئیمەرجەنسی نەک بۆ عیادە شتیش لەو شتانە باش نییە بڕێ بۆ لەو لەحظەیە دوێ عیادەش کاتە بە تا بڕێت باشترین شوێن بۆ ئەوانە بەشی ئیمەرجەنسی ینی کاتە تەواری بۆچی لەبەرێت تەواری پزیشکی کتوپڕ ئامادە ینی پزیشکێک کە خۆی ئامادەکەەوە مێشتی حازرە بۆ کاردانەوەی کتوپڕ یەکسەر ئەو نەخۆشە فەحسێکی سەریعەکە زەختێکی بۆ ئەگرێت ئەنێرێ بۆ ئامێری سیتیسکان
ئەشعەیەکی سەری بۆ ئەگیرێ ئەگەر خوێن بەربوون بوو ئەوە تەرە چارەسەری طبێ دابەزانی زەخت و ABC دەمەزان بۆریەکانی خوێنی و ڕاهێنان و شتانی بۆ ئەکات بەڵام ئەگەر خوێنی مەیی بوو يعني هیچمان نبینی تەن و ئەشعەی تەنوونەکە طبیعی دەرەچێت لەو حاڵاتە جارە بەعزێک شتێکی بەسیتە بینی لە یورانی بۆری خوێنەکە ئەو کاتە یەکسەر فەورەن ئەبێت دەرمانێکی بینێ بۆی ئەو خوێنەمەوێ بتوێنین لە ماوەی چەندێک شابیین دکتۆر کامیان مەترسی دارە مەترسی زیاترە بۆ ژیان لە سەرەتایە خوێن بەربوونەکە مەترسی زۆرترە بەڵام بۆ پەککەوتن ئەوەی وا بەهۆی بە نەزیفەوەیە ئەنی خوێن بەربوونەکە ئەویان ئەگەر نەخۆشەکە ژیا بۆ پەککەوتنیان کەمترە بێت لە سەرەتا یەکەم ئەگە نەزیفەکە زۆر گەورە بێ مەترسی مردنی نەخۆشەکە زۆرترە بەڵام جۆری دووەم زۆرترە ئەگەری پەککەوتنی کەمترە بڵێ خوێنەکە قسمێکی زۆری هەڵ ئەمژرێ فشاری کردووە فشارەکە لە ئەچێ کۆمەڵە لە خانەکان ئەکەوێتەوە ئیشەوە کۆمەڵێکشی کەوا بۆی فشارەکەەوە بۆرەکی خوێنی بە تەواوی گیرا مرد ئەوە چاک نابێتەوە بەس ئەوەی لەژێر فشارەکە فشارەکە نەما باشتر چالاکترە بێتەوە ڕێژەی پەککەوتنیان کەمترە بێ بەس ڕێژەی مردنی سەرەتایان زۆرترە باس لە جۆرەکی باش نییە بێ خۆمان پارێزین لە هەر باس لە بەرزنسمی زەخت بکەین زۆر جار ئەوترێت زۆری نسمی زەخت ئەبێتە هۆی چۆندەی دەماقەمە تا چۆن ڕاستە ئەو قسە زۆر زۆر ڕاستە بەرزبوون لە سروشتی زۆرتر بێ هەر جەڵتە دروستەکە نزمبوونیش لە سروشتی زۆرتر بێ هەر جەڵتە دروستەکە ئەمەش بەندە لەگەڵ ڕاهاتنی نەخۆشەکە نەخۆشی وایە بە درێژای ساڵ زەختی 10 بە 6 بۆ نمونە ئەمە ڕاهاتوە لەگەڵ ئەم نزمێ زۆر کارەساتی بۆ دروست ناکە حتا بێتە 9 بە 4 بێ بجار وایە زۆر ئاساییە 8 بە 4 لەمڕۆ نەخۆش 4 بە 2 بوو زۆر ئاسایی بەڵام ئەو مەترسی هەیە لەسەر ئەو زەختە نزمە بێ گەر دراسەیە کۆڵینەوە کراوە تا ئێستا بە پێی گایدلانی ساڵی پار 2015 کە دەرچوو زەختی تەبیعی بەرزیان کردووە تا 15 بە 9 ئەنی تا سەروی 15 بە 9 بوو ئەنجا چارەسەرەیین کە داشمان بەزان تارگێتەکەمان 12 بە 8 لەوە زۆرتر نزمی کەینەوە مەترسی جاڵتا زۆرترە بێتەوە بەڵام ئەگەر دابەزینی زەخرە کتوپڕ بێەوە و نەخۆشێک حتا لە مناڵە ئەنی مەفروض مناڵ زۆر کەم تووشی ئەبێت دەبێت مەترسیەکانی تەمەن و چوری خوێن و زەخت و شەکرەوانی هیچی لە مناڵە نییە بەسێمی زۆر کاتێ مناڵە بێت جڵتە بەهۆی سکچوونەوە پەتای سکچوون زوو چارەسەر وەرناگرێت ئاوی تێ ناکرێت دایکی مەسانەتە ئەو دیکسترالەتە پشکۆلەکان کەکرێتە ئەو لە ماڵەوەتوانی خێرا پێشە بگە بە دکتۆر بی بە مناڵەکە نێڵی تووشی وشکبوونەوە بێ کە وشک بوو زەختی دائبەزێ لەو کاتانە تووشی جەڵتا بێ مناڵ چەند جار مناڵ بەهۆی دابەزینی زەخت تەمەنی 1 ساڵی شەلوانیان ڕووبە بەڵام ئەگە تەمەنی گەورەتر بێ مەسانن تەمەنێکی گەورە لە 65 ساڵی بێ لەوانێ بە 2 نۆرەی سکچوون تووشی جەڵتەیە دکتۆر بۆ چون زۆر هەیە بۆ چونی باوەڕ خەڵکە لەسەر جەڵتە دەڵێن ئەوەی گەنج بێ کەمتر بەرگی نەخۆشیەکە گرێت یان ئەمە ڕاستە؟ نەخێرەوە ڕاست گەنج کەمتر تووشی ئەبێ کە تووشیشی بوو زووتر چارەسەر بێت زووتر خۆی ئەگرێتەوە بۆشی لەبەرەوەی ئەندامەکانی لەشی چالاکترە و هێشتا پەککەوتن لە ئەندامەکانی تری کەمە دڵی طبیعی ئیشەکە مەسەڵەن گورچی طبیعی ئیشەکە ئەمە هەمووی یارمەتی ئەیە بۆ ئەوەی ڕێژەی چاکبوونەوەی طبیعیە خۆی گەورەترین شت کە یارمەتی لە زەختە التیامی طبیعی خوا کردە یعنی ئەوەی خوای تەعالا دروستی کردە لە ئینسانە ئەو سیستمی مانانەوە و چاکبوونەوەی لەشی خۆمان کە تووشی مشکلەیەک بێ مەسەڵەن میکرۆب ئەجە جسمان ئەو هەموو خانانەکە دەش بووی قاڵەچوی میکرۆباکە ئەو شوێنەی جسمیشمان کەوا تووشی جەڵتەکە بوو ئەمرێ مجموعەی زۆر خانەی لەشمان ئەکاتێ ئیش بوو ئەوەی کەمی کاتەوە بۆ نمونە بەرزبوونەوەی زەخت نەخۆشەکە زەختیە خۆی فێری زەختی 15 بووە لەو کاتە کە جەڵتەکە لێ زەختی لەوانەیە بەرز بێتەوە بۆ 18 بۆچی بۆی مجموعە لە خانەکان مردووە ئەوە ڕۆیوە بەس کۆمەڵێکی 18 دەوروبەری ئەو خانە زیندووە هێشتا ئەو زەختە بەرزە ئەوانە ئەپارێزێ بۆی جسم خۆی تەفاعولێکی هەیە تەندروستی خۆمان بۆ ڕاگرتنی ئەو زەختە بەرزە بێتەوە بۆی ئەوە نەمرێ لەبەرەوە ئەگە دکتۆرێکی ناشی بێت و تێنەگەیشت بێت لە چارەسەری جەڵتە یەکسەر بینە زەختەکەی 18 لازیکسێکی بۆ ئاکا زەختەکەیدا ئەبزێنێت بۆ تەوی بۆ 12 بە 8 ئەو جەڵتەکەی لەوانەیە لە پلەی 4 بێ ئەبێ بەسێ ئەبێ بە دووتر بە تەواوی پەکی ئەکرێت لەبەرەوە بزانین چۆن چارەسەریەکەن جسمی خۆمان گەورەترین خۆپاراستنە بۆ چاکبوونەوەی دوای ئەوە حتمەنەوە لە گەنجە باشترە ئەو سیستمە
بەڵێ بەبەست لە تەشخیصکردن یاخود دیاریکردنی ئەو دەمارە بکەین کە ئەبێتە هۆی گیران یاخود گیراوە دەمارەکە بۆچی زۆر جەرباس لەوە کرێ دیاریکردنی ئەو دەمارە قورسە هۆکار چییە؟ دیاریکردنی ئەو دەمانە بە مۆسیلە تەکنیکە تازانە قورس نییە جارە هەر لە سەرەتای کە سیتیسکانی یەکەم کە سەرەتاییترین پشکنینەکە بۆ نەخۆشی جەڵتە بکرێ هەرچەنە پشکنینی گرانە ینی ئامێرەکەی لاوانە لە $100,000 گرانترە بەس سەرەتایە بۆ جەڵتە لەبەر نەخۆشیێکی زۆر کارەساتەوە بێ مەسرفی تا بکە حکوومەت بۆ شتەکانی بۆ دابینکە حەد لەوانەیە بۆرێکی خوێن بزانین چ بۆریەکە ینی سیگناڵێک ئەبینین سپیبوونەوەیەک ئەبینین ئەزانین لەوە هۆنگاوی دووهەم ئەتوانین بە شتێکی سمپڵ بە دۆبلەر ترانسکرێنێل دۆبلەر ینی لە دۆبلەر ئەڵتراساوند ئەین جۆرێکی پشکین هینە تیشکی سەروی دەنگە ئەتوانین لە ڕێگەی سەرەوە بۆریەکە ببینین یان بۆ چارەسەری نەخۆشەکە بزان کرانەوەی بۆریەکە بەس ئەوە بە دەستی زۆر لێزانەوە ئەکرێ و بە ئامەرێکی زۆر پێشکەوتووە لە کوردستانە ئەمەمان نییە بەڵام دۆبلەر ئەڵتراساوندی ئاسایی بۆ بۆریەکان تۆ بۆریەکانی مل کە بەرزە بێتەوە تا ڕادەیەکی زۆر تا نزیکی مێشکە ئەتوانین بەو متابعی ئەو بۆری خوێنە بکەین بزان لەکوێوە گیراوە و لەکوێ چەورێکە کۆ بۆ تۆ کڵۆی کردۆ گرتوێتی ئەگەر ئەوەشمان سەرکەوتوونە بوو ئەتوانین بڕۆین بۆ سیتیسکانی ئەنجۆ مەبەستمان بەوەیە وەکو بڵێن ڕەسمگرتنی بۆریەکانی خوێن ینی داتایەکی تایبەت داخڵاکرێ بۆ جیازەکە بۆ کۆمپیوتەری بەهۆی جوڵانی خوێنەوە بۆریەکانەوە داتاکان لە یەک ئەداتەوە ڕێک ڕسمی بۆریەکانی خوێنمان پێەیە بەڵام 100% نییە نەتیجەکە هیچ شتێکی هیچ پشکنێک نییە 100% بێ MRI هێت لە MRI دقیقتر سیتیسکانە ینی ئەنجۆ بە ئامێری سیتیسکان تەنووری کە پێ ئەوترێ نەگەڕانی نموگوناڕانی دوای ئەوە سیتیسکان لە ئەوە لە هەمویان دقیقتر کۆنڤێنشەل ئەنجۆیە ینی بە قەستەرە بیک بەڵام بە قەستەرە ئەمە یەکسەری نایکەینەوە بەس بۆ سەکندری پریڤێنشنی کە ئەمانەوێ نەخۆشەکە ڕێگە بگرین لە دووبارەبوونەوەی دووەم لەوانە بگەینە ئاخر مەرحەلە پێشەوەی عملیات بکەین بۆ ئەوەی ئەو بۆرەی وا خوێن چەورێکە تێکۆ بۆ تۆ بیکەینەوە بە عملیات یان لە ڕێگەی شەبەکە و لە ڕێگەی شەبەکە و باڵۆنەوە ئەوە ئەتوانین بیکەین لە وەسیلە تازەکان بەڵام پێشەوە بێ ئەنجۆی بۆ بکرێ ینی قەستەرە بەڵێ دکتۆر ئەو کەسێک کە تووشی جەڵتە دەبێت ینی معارەزە بۆی بەردەوام دووبارە بێتەوە دەوتی تا 3 جار دووبارە بێتەوە ئەو کەسەی جارێک تووشی بوو حتا جۆرە موقەتەکە ینی بۆ ماوەی 5 دقه دەستێکی قورس بوو نەخۆشەکە یان زبانی بۆ ماوەی 5 دقه لە ئاسایی خۆی فەکی کەوت بڵێ دوای 5 دقه کەوتەوە ئیشەوە ئەوە پێ ئەوەنترێت جەڵتەی موقەت ئەمما ڕێک وەکو ئەو جەڵتەیکەوە یەک لای بە تاوەتی ئەمرێ معڕەزە بۆ دووبارە بوونەوە لەبەرە بەسیترین شێوەی جەڵتە کە تووشی نەخۆشمان بوو ئەبێ بە بەقوترین شێوە چارەسەریکەین و هەموو هۆکارەکان بگرینە بەر بۆی نێڵین دووبارە بێت بەڵام بەداخەوە یان لێرەوە لە کەناڵەکەی ئەوە نامە ئاراستە بکەین بۆ نەخۆشەکانمان کە ئەبینێ باش بوو دوای ماوەیە کەم تەرخەمیەکە لە دەرمانەکان واز دەڵێ زۆر باشە مەز دەرمانەکەینە ڕاستە تۆ ئێستا باشی و دەرمانەکان و پسیان فریات کەوتون لە پێش هەمویانەوە ڕەحمی خوایی کەواوتمان ئەو ئەندامە ئۆتۆماتیکە لە لەشمان کە چارەسەرمان ئەکاتەوە بۆ هەستانەوەی دوای پەکەوتنەکە ئیشی کرد بەڵام تۆ 120 خەڵک معڕەستری ئەنی ئێمە ئەگە بۆرێکی خوێن لە ملمانە گیرا بێ و خوێن کڵۆی کرد بێ لە ماوە 1 ساڵە 100 احتیمال هەیە تووشی جەڵتەبی بەڵام ئەگەر نەخۆشەکە جارێ تووشی بوو بەرزە بێتەوە بۆ 120 قات زیاترە بێتەوە کەواتە بەردەوام پێویستە ئەگەر لە حاڵی ئاساییدا دەرمان و چارەسە وەربگرێت ئەو نەخۆشە یەک جار تووشی بوو بێ بەردام لەسەر دەرمان چالاکی وەرزشی چالاکی تەندروستی خواردنی ئاسایی باسی خواردنەکەش پێ زۆر مهمە چارەسەر ئەم نەخۆشانە چۆن چارەسەرەکەن لە قۆناغەکانی سەرەتاش و سەرەتایی ئەوە لە بەشی ئیمەرجەنسی ڕوومایە و دکتۆرەکان چارەسەریەکەن بەڵام لە ماڵەوە ئەنی تۆ مهمترین شت لە ماڵەوە بە زووترین کات بیگەیتە نەخۆشخان لەبەرەوەی ئەوانەیەوان جەڵتەکان زۆر بەقوتە ئەتوانین دەرمانێکیان بێنێ کە خوێنەکە بتوێنینەوە توانەوەی خوێنەوەکە ئەوە لە 3 سەعات یەکەمە زۆر سەرکەوتووە ئەوانەی تەمەنیان زۆرە حتا ئەکستێنشن کراوە تەمدید کرا بۆ 4 سەعاتونی دوای 4 سەعاتونی هیچمان پێ ناکرێت ئەوێ بەس چارەسەر بکەین بۆ ڕاگرنی جسمی نەخۆشەکە بۆی لەشی خۆی زاڵ بێ بەسەریە ناتوانین کردارێکی وا بکەین
جا مهمە هەتا لە وڵاتان ئەی نەخۆشەکە تەلەفۆنەکە بە هەلیکۆپتەر نەقلیەکەن بۆ سەربانی خەستخانەکە لە ماوەی 10 دقە و چارەکە گاتە خەستخانەکە تۆش سعاتێکی پێچە تا دیسکانەکەی بۆ ئەوکەی تاوەکو فحسی خوێنی بۆ ئەوکەی تاوەکو متابعەی زەختەکەی ئەەکەی تاوەکو موافقەیە نەخۆشەکە وەرەگری دەرمانەکەی بێتێ ئەوانە ئەو بەداخەوە لە سلێمانی نیمانە ئەنی ئێمە هەرسەرێ ئەمە کاناڵێکی جیانێ بۆ هەموو ژیانە قسەکانمان بەڵام لەم سلێمانی خۆمان ئێمە پرۆپۆزەڵێکمان بەرز کردەوە دوای توشبوونی سەرۆکی عێراق کە ئەم نەخۆشە بوو کە هیوای سەلامەتی و گەڕانەوەی بۆ ژیانی ئاسایی بۆ خۆن الحەمدە زۆر تەحسینی کردووە یعنی دوای کەوتنی بەرکەوتنی سەرۆکی عێراق بەڕێزبان جەلال پرۆپۆزەڵێکمان ڕەفع کرد بۆ فەرمانگەی تەندروستی ئێمانێتوانێت لەم شاری خۆمانەیە و این بووە حەقە ئێمە پێش هەموو کەسێک پێشکەوتو بین لە عێراقەوە بزەمبەز یەک سەنتەر هەیە ئەیکا ئەوش لە بابلە لە بەغاژ نییە ئەم چارە سەرەتاییە ئەکا بۆ نەخۆش پرۆپۆزەڵی کامل موافقاتیشمان وەرگرت بۆی و شوێنیشی بۆ دیاری کرا بەڵام بەداخەوە ینی نەچوە سەر و ئێستا تەپۆتۆزی دێنشوە داەکان هیوادارم لێرە دەنگمان بگاتە کەسی بەرمەز بۆ ئیشی لەسەر بکەنەوە زۆر زەروریان ئێمە ئەو نەخۆشە لەوانەیە پەککەوتنێکی تام بێتە بار بەسەر عائلەکەشیەوە بەسەر کۆمەڵگاوە ینی ئێمە بتوانین سنتەرێ دروستکەین سەرەتایی بین ئەو نەخۆشە ڕزگاری بێ لە تەناخولێکێکمان سپاسەکەین کە باس لە خواردنەکە بکەیت چۆن گرنگە بەلامانەوەی خواردن ینی ئەوە ئەمریکان گایدلاین ینی ئەوە ئەمریکا دیراساتیان لەسەر دەیان هەزار کەس ئەکرێ ئەنجا قەرارەیە هەڵبژاردننی مدیترێنیان دایەتی کردووە مدیترێنیان دایت ینی خواردنی بەحری ئەبێزی متەوەسط بە کورتەکەی سەوزەواتی زۆرتایە میوەی زۆرتایە خواردنی طبیعیتایە و پریکۆکت نەبێ مەطبوخ بێ و هەڵگیرا بێ و معلب بێ ئەوانیتیانە خواردنی ماسیتایە ئەمانە بخواتواتە خواردنەکانی توشبوونیا دوای توشبوون و چارەزاد نەکە ئەوەی سوێر کرا بێ خوێتیا بچم خوێ خراپە بێ خوێ کەم بکەینەوە لەبەر ئەگە زەختیشمان نەبێت توشبوونی زەخت و چەوری بەرزبوون لە مۆرەکانە بۆی زەختەوە بۆی خوێوە زیاکە بەڵام گاز و بستە باەم کوردەواری گوێز ئەوانە زۆر چاکە سپاس دەکەین بەوێ سەلامەتی تەندروستی دکتۆر بۆ بەڕێستان و بۆ بینایی عەزیز سپاس دکتۆر سەرور جەمال پزیشکی مێشک و دەمار سپاس دەکەین ئازان دەچینە لای هاوکارمان سامان